جهان دوێکە تەکانێکی خوارد. تەبیعەتەن دەستگاهە پرۆپاگاندا، دەستگاهە ڕسانەئی جەهان گەلە کۆمەیە بە ئیستلاح قودرەتمەندان و دەسەڵاتداران جەهان لە ئێرائدانە دەموچاوە شکست ناوپەزیرە نظامە سوڵتەیە جەهانی دەست وەکار بوون بۆ دەستکاریکردنە عەواتفە عمومی، بۆ لە دەستگرتنە هەوسارە ڕایگشتی. سەرەتا لە ئاخێزنامەی کوردانە یەکەم دێڕئێژێت بێگومان ئینسان بە درکە بە واقعیەتە پێگەی خۆی هەڵ ئەچێ و یاخی ئەبێ. منزورمان لەمە چییە؟ ئایا ئەمە کەوتمان نامۆس بۆ ئینسانە کورد؟ وەختێ ئێمە ئێژین ئێمەی خەڵک مردم، ئەوان کێن مردم کێس، نەک ئەمە کەشفێک بێ بە تەنها پەیمانە حەیدەری کردبێتی، بەڵکو لە نەستی هەر ئینسانێکی کوردیە لە دەورانگەلە جیاوازە گوزارش لە مردم بوون و خەڵک بوون دراوە. من ئاگادارم کە دەستگاهە پرۆپاگاندا و تەسەلوتە نظامە سوڵتەی جەهانی چۆن عەمەڵ ئەکا. من ئەمڕۆ گەرەک بە ڕووداوەکانە دوێکە و ئەمڕۆی فلستین گرێ بدەمەوە بە کورد، گرێ بدەمەوە بە خۆمان و گرێ بدەمەوە بە حکوومەتە هەرێمە کوردستان و جەلسەیە سەرکردایەتیە یەکێتی. هەر بۆیە سەرەتا بەهێنانەوەی نمونەیەک لە فلکلۆرە کورد گەرەک ببێژم مەبەستم چییە لەوەی کە ئێمە خەڵکین، نەک ئەم قسانەی من قسەی تازە بێت خەڵک نەیبیست بێت، نا، ئەوانەی کە بە درۆ بە تۆ ئێژن ئێمە لە تۆ تێناگەین، ئەوانەی بە درۆ ئێژن ئەوە زاراوەکەی فەرقەکات و جافیە و ئێمە حاڵیمان نابێت، چون خەڵکە پشدەرین و خەڵکە کۆیین و خەڵکە هەولێرین، لەبەرەوەی ئەو ئینسانە نەیگەرەکە بیبیسێ، چون قسەکانە من حاڵی خراپەکات و وەختی حاڵی خراپەکات ئەو ئارامشە زاهریەی لێ ئەسێنێت و دنیایەک لە دڵە ڕاوکە ئەیگرێت. بابزانین کورد ئەمەی زانیکە، بابزانین خەڵک کێس و پاشان ڕۆین ناو تەحلیل. خب ئێوە قبول ئەکەن کە ئەمە کوردەیتر، ئەوە قبول ئەکەن کە ئەمە لە ناوە ناخە خەڵک و هات کەسە دەرەوە ئیتر. ئەم گۆرانیە خۆ من نەموتکە، ئەم گۆرانیە بە ملیۆن جار بێژریاگە و گۆرانی فولکلۆرەوانیە. ئەژێ ئاغانیم دێهاتم بێت، کوێخانیم بەراتم بێت، مەلانیم زەکاتم بێت، شێخ نیم کەراماتم بێت، کورد نیم دموکراتم بێت، عەجەم نیم سەواتم بێت. ئەی من چیم؟ ئەمن کامێنم؟ نە ئاغام، نە مەلام، نە شێخم، نە عەجەمم. ئەی من چیم ئەگەر هیچ کام لەمانە نیم؟ من خەڵکم، خەڵک پۆزیشن نییە.
ئەمانەی کە گشتی وتی پوزیشنە کورد نیم دموکراتن بێ کورد قەومی ئیتنیکی کریاگ کورد قەومی ئیتنیکی کریاگێ کە ئەحزاب منتەسب بەرساختە لە عەسر جەدیدا بۆ کورد دروستیەکەن شمول من و تۆ ناکە شمول من و تۆ ناکە من جارێکی تر لێ ئەدەم و تا بفامی ئەی من کێم پرسیار لەم تەرانە ئەمەسە ئاغانیم دێهاتم بێت کوێخانیم بەراتم بێت شێخ نیم کەراماتم بێت کورد نیم دموکراتم بێت عەجەم نیم سەوادم بێت ئەی من کێم من خەڵکم کە هیچ کام لەم پوزیشنانە ناگرمە بەرەو دەورەی ئەمڕۆ چۆنە ڕۆژنامەنگار نیم ڕووناک بیر نیم پزیشک نیم خب ئەم قسانە بۆ ئەکا خەریکە بەرامبەر بە لەزەتێکی گەورە دەسەڵات بێ لەزەت بێ قساکە من هیچ کام لەمانە نیم تا تۆ بەڕاحەتی لە دەستماوی تا تۆ حەقی من بی لە ئەوەڵۆ ئاغانیم دێهاتم بێ مەلانیم زەکاتم بێ کوێخانیم بەراتم بێ کورد نیم دموکراتم بێ شێخ نیم کەرامەتم بێ ئەی من کێم ئاغانیم دەهاتم بێت مەلانیم زەکاتم بێت کورد نیم دموکراتم بێ شێخ نیم کەراماتم بێ عەجەم نیم سەواتم بێت ئەی من کێم من خەڵکم هەر وەکو ئەوەی کە تۆیش نیت من هیچ کام لەمانە نیم نە ئاغام نە کوێخام نە مەلام نە کوردە دموکرات بازە یەکێتی بازە پەکەکە بازە کۆمەڵە بازم نە عەجەمە تاریخیە باسەوادە دیوان سالاردارم ئەی من کێم داوم کەوتووەتە داوی پێغەمبەر نەجاتم بێ یعنی من خەبتێکم کرد من تەمەنای دەسەڵاتم کرد من تەمەنای لەزەتێکم کرد کە بۆ منیاندا نەنیاکە من بەری کریاگم لە حەجیشتە ئێوە کێن ئێوە دکتۆرن مهندسن ڕۆژنامەنەکارن یەکێتین پارتین تکنۆکراتە دەوڵەتە ئێرانن معەلمن کێن ئێوە ئەو هیچ کامیانەوە منیش نییە ئەمە مەردمە ئەدامە ئەدەین و با بزانن کە مەردم و خەڵک ئەکسەریەت ئێمەمانان لە تەقسیماتێکا کە نظامە سوڵتە کردی بێبەری ماین لە حەجیشتە و ئەمە خەڵکە ئێمە تێگەیوە خەڵکە ئێمە حاڵی بووکە ئەوەی ئێژێ من یەکێتیم و بندیوارانە ئەگرم ئەوەی ئێژێ من پەکەکەم و وامە قوندیلە ئەوەی ئێژێ من دموکراتم و کوردبازی وا لە دەسە منە ئەوەی ئێژێ من ڕووناک بیرم و نخبەی ئەم جامەعەم ئەوە خەڵک نییە ئەوەی ئێژێ دموکراتم و کۆمەڵەم و یەکێتیم و پارتیم کورد نییە ئەو کوردی کە ئەوان ئێژنی بووگەسۆ نان بۆ ئەوان ئەو کوردە ملە پاڤڵی کرگەس و نێرەکەر و حەفت تەور ناوڕێتەوە مەسە قەزەمی کرگەسە باڵا بەرزترین ئینسان قسەی زلزلەکە وەلی ئەو کوردبوونە بۆ ئێمە بگەسۆ تەریدەگی دوورکەوتگی فەقیری ئاوارگی
بێناوی. بێگومان ئینسان بە دەرکی واقعیەتی پێگەی خۆی هەڵ ئەچێ و یاخی ئەبێت. با بزانین واسە، با بزانین ئەگەر کابرا هەڵەگەرە توێژی لە قسەکانە پەیمانە حەیدەری و ئاخێزیان تێناگەم. ئەی لە گۆرانی فولکلۆر تێگەی چۆن تێناگەی خۆ دەکەی بەکار. نظامە سوڵتە تەقسیمە پۆزیشنی کردگە، بەل لە تەنانێ تۆی برگەسە ناوە پۆزیشن و لە خەڵکبوون دەرتی هاورگە و تۆ ئیتر خەڵکنی درۆکەی. دەحفێترم گۆرانیە گوێ ئەدەین و ئەنجامەکەی ئەزانین بەکوێ ئەکات. ئیستا دانەیە خەڵکە وەکو ئێمە کە نە ئاغاز نە کوێخاز نە مەلاس نە شێخە نە کوردە، تەمەنای لەزەتێکی گەورەی کردگە، دەسەڵاتێکی کردگە. ئەگەر ژن بشوپێنین بەسەر زەمین بە دەسەڵات بە لەزەت بڤەی حەقی ئەو نییە. بای دەدا گێرگێ لە شیلانەکەی، ناردوومە لانکی بۆ بێ بۆ کوڕە بەرمەمکانەکەی. بۆ ئەم مەجبورە تەداومە ئەم نەسڵە بدات تا کوڕەکەی پێ بگات. چون خەڵکە ئەگەر ئاغا بوو دێهاتی بوایە، ئەگەر قوێخا بوایە بەراتی بوایە، ئەگەر شێخ بوایە کەراماتی بوایە، ئەگەر کورد بوایە دموکراتی بوایە، لانکی نەئەسن بۆ کوڕە بەرمەمکانەکەی، پێویستی نەکرد. بەڵام چون خەڵکە ئیستا ئێشێ تەداوم ئەو نەسڵە بدات، ئەتری بۆ نەسەند، مێخەکی بۆ نەسەند، لانکی سەن بۆ کوڕە بەرمەمکانەکەی. کاغەزێکم بۆ نووسی دەفتەرێک بە یادگاری، جوابێک بەرن بۆ یارم بۆم بێتە قەراغ شاری. ئەمن دەبم بە چەتە و حاشا دەکەم لە دیاری. بێگومان ئینسان بە دەرکی واقعیەتە پێگەی خۆی یاخی ئەبێت و سەر هەڵەدا. ئەوە مانیفەستی مەردەمبوون بوو، ئەو تەرانەیە کوردیە فولکلۆرە. وایەوە پێتان وایە خەڵک نێزانی، خەڵک بە تەناقوز گەی،
ئەمە نەیتوانی بیکاتە ئیدەی سیاسی. لە دەورانە متأخرە نامەم نووسی، دەفتەرم نووسی بۆ یادگاری، جوابم هەنارد بۆ یار بێت بۆ قەراغ شاری، وتم ئەبم بە چەتە لەگرای ئاخی بوو، لەگرای ئاخی بوو. دووبارە بەدیتان گەی بە یاخی بوون، مانیفێستی مردم بوون بووەم گۆرانیە. ئەی چۆن ئێمە نایفەهمین؟ ئەی چۆن ئێمە ئیستا ئەو خبووگین تێمە سەرە ئەوە، تێمە سەرە ئەوە و تێمە سەرە وەزعیەتێکە واینتە و دەرئەنجامێکە لە توولە ساڵان ڕابردووە و بەسەر ئێمە قۆمیاگە بە فەکت هاوردنەوە لە دوێکە ئەمڕۆ و داهاتوویەک. ئەمن دەبم بە چەتە و حاشا دەکەم لە دیاری. ئەی ئەگەر بوایە بە ئینقلابی چی؟ تەواو دەسی هەڵگرت لە لەزەتەکە، دیهنە ئەو نییە. وەلێ بۆ خاتری ئەوەی کە ژیانی بەردەوام کات تازە قۆناغی گۆڕیاگە، ئیتر ناتوانێت بێناو بێت، ئەبێ بەچەتە. ئەمە قۆناغی یەکەمەها کە خەڵکە ئێمە تێگەی، ئەوانەی تێگەین لە مردم بوونە خۆیان و لە خەڵک بوونە خۆیان بوون بەچەتە. ئەقڵە سیاسی نەبوو تا بیان وات بەرەو قۆناغێکی تر، بەرەو ڕێخستن و بەرەو تەبەلور و تەعەیوندانە بەخۆ. پس ئێوە مانیفێستی کوردبوونتاندی، وەختی ئێژی خەڵک مەبەستت کێس، نە ئاغاز، نە مەلاس، نە شێخە، نە عەجەمە، نە دموکراتە، نە پارتیە، نە یەکێتیە، نە کۆمەڵەس. ئێستا لە عەسرە جەدیدا نە ڕووناکبیرە، نە مامۆستای زانکۆوە، نە شاعیرە، نە ئەدیبە. ئەکسەریەتە ئێمەمانانە، ئەکسەریەتە بێناو کریاگ. ئیدامە ئەدات، ئیدامە ئەدات، ئیدامە ئەدات. ئەم دەسەڵاتە چۆنە؟ ئەم دەسەڵاتە چ شکلیە؟ لە گفتەهای ئەوانەی کە پرۆپاگاندا دروسەکەن، ئەوانەی کە ئەقڵە سەلیم دروسەکەن، ئەوانەی کە بیرۆکە دروسەکەن و ئەیخەنە ناو مێشکە ئێمە و ئێمە تکراریەکەینەوە، دێڕە بەعدی داستانێکی ترتان بۆ یژێت. لەبەرەو دایکەی دەمرم مەمکی لە زاری ناوە، لە بینی هەرتک مەمکی دائیم بە گەل وەستاوە. تۆ کە قابیل بە کوڕە ئاغا چیت لەو سەگ بابەی داوە؟ دەسەڵات لەزەت وا لە بینم مەمکەکانیە گەل وێسیاگە و چاوەڕوانە ئەم لەزەتەزە فقط قابلە بە کوڕە ئاغاز. چیت لەو سەگ بابەی داوە؟
چی دخل که عادیه به تایتل داگه دوباره تو قابل بە کوڕە ئاغای چیت لەو سەگ بابەی داوە ئەوە ئەرزشێکە پرۆپاگاندایەکە وا تایتڵدارەکان کە خەڵک نین باوی ئەکەنە ناو ئەقڵە ئێمە لەبەرەو دایکەی دەمرم مەمکی لە زارت ناوە ئەم خۆشەویستیە ئەم لەززەتە ئەم دەسەڵاتە لە بینی هەرتک مەمکی دائیم بەگەل وەستاوە گشتی منتەزرە بەم لەززەتە بگا بەم دەسەڵاتە بگا تۆ قابیل بە کوڕە ئاغای وەڵام چیت لەو سەگ بابەی داوە دەسەڵاتکەی بۆ ئێمەمانانە لەززەتکەی بۆ ئێمەمانانە گەورەییکەی بۆ ئێمەمانانە نەکەی بڤەز ئێمە گولین بۆ ئەوانە ئێمە کێین ئێمە خەڵکین حەدمان چییە حەدمان چی وا بیرەکەین و کێن ئێمە بۆ کێمان پێشن بەچی بچووکیان کردینەوە ئێمە خۆمان خەریکین بە دەستی خۆمان بەها گەلە کەسانێکی تر بەسەر خۆمان ئەزاڵەکەین و تکراریەکەینەوە بەناوی چی بەناوە ئەقڵە سەلیم بەناوە تێگەیشتنە گشتی بەناوە قسەی باوە سەرزار خەڵک وەلی خەڵک وا قسە ناکا خەڵک حاشاکە لە دیاری ئەڕوا ئەوێوە چەتە چون تازە ئیتر ناتوانێت بێناوێت تازە ئیتر ناتوانێت گومنام بێت ئاشکار بوو لێی پەردە دڕیا ناتوانێت سەرقاتە خوار ئاغا نییە و شێخ نییە و مەلا نییە و عەجەم نییە و دموکرات نییە و بۆیە مەجبور ئەوێت لانکی بۆ بسێنێ بە دیاری بۆ کوڕە بەرمەمکانەکەی چون ئەگەر هیچکە هەرکەم لەمانە بووایە خۆ پێویستی نەیەکرە و کارە بکات ئەو خۆی بە پڕە پێ هات خۆی فرادا باوشی ئێمەی ئینسان لە توورە ژیان ڕۆژانەمانە لەگەڵ حەزاران ترسا دەست بەیەخین ترسە لە کەسانێک کە زەرەرمان لێ بدەن دۆست ئەقرەبا حەسوود بۆیە چاوەزار بەکارتێرین ترسە لە شێوان ترسە لە ئاشۆ ترسە لە بوومە لەرزە و حەوادەسە تەبیعی ترسە لە دوژمنت دەرەکی دائیمەن خۆمان تەنزیل ئەدەین تاوە بەرەم تهدیدانە نەکەمین کۆمەڵێ تەمهیدات لەبەرەگرین تا لەگەڵ ئەم ترسانە دەستە و یەخە بووین ژیان دائیمەن لە ترس ممکن نییە بۆیە یا خۆمان مەشغوڵەکەین بە فەعالیەتە ڕۆژانەی کاری یا لەناوت تەعاملات کۆمەڵایەتی و خزمایەتی و دۆستایەتیە خۆمان سەرگەرمەکەین یا ئەوەی کە خۆمان ئەوەسینەوە بە باوەڕێک هەروە کە مارکس وتی دین قەلبە جەهانە بێ قەلبە خۆمان ئەوەسینەوە بە باوەڕێک تا لەناو زەمین ئستقرارا بوێزین ژیان بۆمان ممکن بێت تا بتوانین بەم هەڵقەیە تەعاملات و کۆمەڵایەتی و بەم ناوبانگە بۆ خۆمانی دروزەکەین و بەم مەشغوڵیات ڕۆژانە و بە باوەڕگەلێک کە ئەیگرین خۆمان ئارامکەینەوە بزان ئیستا ئەوەی وە قەومی کریاگە کورد لە حەجمەی کوردە وەحشی کوردە تۆرۆریست کوردە دواکەوتگ ناگەهان دوژمنێکی دۆسی گەسۆ بەناوە دواکەوتووی و وەحشیگەری کە تەبەلوری لە عەرەب و لە ئیسلامە هەوێنێت و ناگەهان پایگاهێکی ئەمنی دۆزی گەسۆ بەناوە غەرب ڕۆژ ئاوا ئەلمانیەتە غەرب و چووگە لەوێ خانووەکە
ئەوەی ئەبێ بە پرۆپاگاندای غەرب ڕای گشتیە کورد ئیشی بڕواتە پشتی بە شێوەیە مستەتەر. ئەلبەتە ئەوانەی کە پڕۆ ئیسلامین لەم سەرزەمینە ئێمە فرە حەزەکەن لە هەر کوێیەکە دەنگە ئەڵڵاه ئەکبەرێ ئەشنەفن خۆی تێخەن و تێقوڵتێنن کە ئێمە لەوانین. مەبەستم ئەوانە نییە. مەبەستم ئەوانە نییە کە لە بێهۆڤیەتی و بێشوناسیە لە شکست خواردگیە بە شوێنە شتێکاگەڕین. بەڵام مەبەستم ئەکسەریەتە مردمە ئێمەس کە لە خۆی بگەسە جوولەکە لە خۆی تەقابڵە بینە جوولەکە و ئیسلامی دروست کردە لە خۆی ئیسلامی کردگەسە دێوەڕەشە و جوولەکەی کردگەسە فریشتەی سپی لە دوێکەوە ئەمە کوردە قەومی ئیتنیکیە وا عکسە کەنیشکە ڕوتە ئیسرائیلەکە وا کوژیاگە ئەیگێڕە دوێژێمە شارۆمەندێکی عادی بوو. منە پەیمانە حەیدەری ئەوە بووم کە ئەم گۆرانیە وتی وەکو تەکتەکە یارانە من ئاغانە و دەهاتم بوێت مەلا نەوم زەکاتم بوێت عەجەم نەوم سەواتم بوێت کورد نەبووم دموکراتم بوێت شێخ نەبووم کەراماتم بوێت بەڵام ئینسانێکی کوردی بووم کە وە پەراوێز و حاشیە خریا بووم متعەین بووم جەهان لێم پەردەبەرداری بووی تر ناتوانم بڕۆمەوە ئەو بوو بە چەتە من بووم بە ئینقلابی ئەو بوو بە یاخی منیش بووم بە یاخی چوینەوە سەر تەنزیمە کارخانەی کوردیەتە خۆمان جای سەبابێم زین چه خەبەرە مردمانێک کە بۆ سواربوونە بە ترسەکانیان بەستەرێکی خۆخەڵەتاندن دروستەکەن وەکو ئەکسەریەتە مردمە جەهانە ئەمڕۆ ناگەهان ئەدەیەک پەیا ئەون اتفاقێک ئەخەن. با من بتانگەڕمەوە بە تاریخ با من بتانگەڕێنمەوە بەم لەفزە ئاشنای تەرۆریستە وا ورد و دەرستان بەکاریەوەن. ئەوەڵەن تەرۆریزم لە قەرنە 19 ممکن بوو بۆ خاتری ئەوەی تەرۆریزم هەدەفی هەست هەدەفیش پرۆپاگانداس بدونە هەبوونە مەسمیدیا ڕۆژنامە تەرۆریزم معنایەکی نەبوو چون هەدەفت تەرۆریزم تەنینەوەی ساحەیە ئەفکار عمومی وە شۆهرەتە. لە هەشتاکانە رووسیە 1880 دوای ئەوەی کە ڕووناکبیرانە رووسیە بە شوێنە قیامە دەهقانیا بوون و جووتیاریا بوون لە بەرامبەرە تزار ئەلێکساندرە دووەم ئەم قیامە سەری نەکرد. جووتیار مەزرادار خۆی نەدا دەسە ئەندیشەگە لە ئازادی لەبەر خاتری ئەوەی کە ئازادی تابەر لە ئینقلابە فەڕەنسا لە ئوروپا چمکێکی حقوقی بوو لە بەرامبەر کۆی لە ڕەعیەت ئازادمان هەست ئەو یەکسری حقوقی بوو ئەم یەکسری حقوقی بوو ئەو یەکسری تەکلیفی بوو ئەم یەکسری حقوقی بوو. بەڵام پاش ئینقلابە فەڕەنسا لە ئوروپا ئازادی بارە سیاسی ئەکرێت لە نەخدە سیاسیە لە نەخدە مۆدەرنە. بۆیە ئازادی 4 جار مەفهومیزە کریاگە لە غەرب لە ئوروپا. یەک نەحلەیە ئیتالیایی، 2 نەحلەیە لیبراڵە ئینگلیسی و سکاتلەندی، 3 نەحلەیە سەنتیمەنتاڵە ئەدەبیە فەڕەنسا، 4 نەحلەیە ئیدئالیستی و فەلسەفی ئاڵمان. و ئیتر هیچ کەسێ لەم دنیا نەیتوانی. نەحلەیە پەنجمە تئۆریزەکردنە ئازادی بێرێت. نە ژاپۆنیەکان نە چینیەکان نە هندیەکان. بەڵام کورد کە ئێمە بین نەحلەیە پەنجمە تئۆریزەکردنە ئازادیمان ئاورد. یعنی ئێستا 5 تئۆریزەکردنە ئازادی لە جەهانە مەوجودە: ئیتالیایی، فەڕەنسەوی، ئینگلیسی، ئاڵمانی وە کوردی. ئەوەی وا وە خیاڵە ئێوە نایت وە نایزانن. گروپێک لە رووسیا دروست بوو بە ناوە گروپە ئیرادەی گەل، گروپێکی چکۆلە کە ئەلێکساندر ئۆلیانۆف برای ولادیمیر ئیلیچ لێنین ڕەهبەریەتیە کرد. ئەمانە دەستیاندا
بالترور. كلمة ترور لدوران روبسبيير وانقلاب فرنسا دسي بيكرت. مفهوم الترور لبر خاطري أوي يعقوبية كان فرنسا وانقلاب فرنسا دصلاة باشايتي بو يكم جار لتاريخه 1000 سالية أوروباية كاثوليكة مسيحية أمتي كلسر كولكي رومويسيا بو شكاندي بادشاه لدى صلاة خريا وأوجار إمبراطورانو بغزاكانو دوكاكانو دوشزاكان أوروبا كوتنا فكرة أويكا حملة بكن با فرنسا. انقلاب فرنسا سر لويي شانزا وماري أنتوانت دوشيزا أوتريشي بري إمبراطورة أوتريش نمسا يا هابسبورغ جركشي بو بلامار انقلاب فرنسا با تبعة الديخا وخيج أونو وبو أولين بار انقلابية تندكان فرنسا فزاي رعب وحشتيان بو متزلزل كردن دجمنان داخلي بكاربرد ونابيان يا سلطنة وحشت ترور لويهات ترور بو چيه؟ بو چيه؟ بو إيجاد وحشته وحشت چكاريگكا أو جياني وابو خلقي ممكن بو قل بشتبا ورقان يانو تآملاتي كدروسيكن مختليكا لجي بيانو ايكيشيتو جروبي كتوان الشري تشريكينية توان الشر لشكرينية تعدادك كمن يكتنب تعدادكم إعلام الجنگ أكنبر عليها حاكميتي وأتشي خويا أواني كان فكرة أن دسكاه الترور موفقيتي نبو لبشت تحليل كان بروباغانداي نظام السلطة كاركن با إرادي قل الروسيا تزار ألكسندر الدومي ترور كرت تزار ألكسندر الدوم وتزار ألكسندر السوم والدولة تزارية الروسية نبتنها دربار الروسية بجي أويكم منابأة دولتي وإمبراطوري اختصاص بإصلاحات بدات تخسيسي دا بالسركت حتى السركت تنتر أو ميزاننا رزايتي خلقي زياتر أو تواو أوانيك فكرة كان استتو تروريكا كي فلاني تيت سركتكا أم سركتا أقر دريش خاوين بيت تواو خلق النوستو لبرام بر الشرايط موجودة قيامك أول ضحفة خلق ضلي فينك ويتو دوم ضحفة خلق هاو ضلي أكا سيوم ضحفة لبردوامي سركوبة خلق دمدات الدم الشورش وأما هدف الترور بويا نظام سلطان أصلح خطرناكي تروري قرق بو لبين بوا دولة تركيا وبابكاكا قنديلكا أنا قنديل إيجي تروريست بابكاكا قنديلكا فقط بو كرد تروريست ودولة تركيا نيا أواني وأنا رج أفا مأموران استخباراتية دولة إيران وسوريا وإيراق بنهاو كرد تركيا بنهاو كرد لإيجاد كردن بتشوكترين فزاي الرعب ووحشة جامعي تركيا ناتوان بوكن تقينوي آخريا لوزارة الداخلية تركيا نمايشكي مسحك لإقدامك بودان دس بهانية بدولة تركيا بو مانوفر قال بعدي بو وقرنا إيجاد الرعب ووحشة كردن وانية ناو حنال نو رياقتو 2000 موشك بني بنسيبينو بونيني بو لما زياتر چيو بيكن مثلا چي بيكن هاي تتو دروزن برساختي بابي مثلا خلق فلسطين نظام سلطة جهاني ودولة كان خويان شكاست ناپذير انوينن
هەڵەگەڕێنەوە بە خەڵکی خۆیان ئێژن ئێمە سەپەڕ گۆمبەدە ئاسنینمان هەست چۆلەکە پەڕ نادای خێنە خوارەوە ئەرتش و قودرەتمەندمان هەست تەمین ئەمنیەتتانەکەین دڵڕاوکەتان نەوێها بابین زەمینە خەڵکی بخۆین ئێوە ئەپارێزین لە کنارە ئەوە ئێوە فلستینیەکتان هەست وا ڕۆژ بە ڕۆژ گەمارۆ ئەدرێت چکۆلە ئەکری ئینکارەکرێ بە مسر و تەمام و وڵاتانە عەرەبی ئینکاریانەکەن فلستینیەکت هەست لە کەرتە قەزە وا لە زندانە گەورەیەکە گەمارۆی دردە داگە ئیسرائیل نیرەکەری بە ملۆکات خەڵکە فلستین وا لە ناوت ترسە دائەمی ژیانە سۆحای معلوم نییە ناتوانێ بەرنامە دابنێ سۆحاوێت و چی شوو بکە ژن بێرێ مناڵی بوێت ئەن باشتی بوێ پولی بوێت ناتوانێ بەڵام لە بەرامبەریا لە ئیسرائیل وان نییە ژن پاڵبەرە و ژیان خۆشێکە زەمینە بۆ داگیرەکەین شارەکە بۆ دروستەکەین دەوڵەتمان دروست کردە بە ناو ئیسرائیل ئێمە کەس چارمان ناکە 150 کولاهەکە هەستەییمان هەست گەورەترین هێزە هەواییمان هەست لە جەنگە 6 ڕۆژە لە سەحرای سینا 2500 تەنکە سووری و مسریمان لەبین برد تەمامە هەواپەیماکانە دەوڵەتانە عەرەبی و جەمال عەبدولناسرمان لەبین برد ئێمە ئیسرائیلین ئەزانی هەدەفە ترۆر چییە؟ هەدەفە ترۆر هەڵتەکاندنم مردمە لە وادیە ئەمنیەتە کەزایی ئەزانی ئەوەی دوێکە خەڵکە فلستین کردی بە ئیسرائیل چ بوو؟ دەوڵەتە ئیسرائیل 1 ملیۆن سۆرتی پەرواز بکات 100,000 تۆن بۆم بەسەرە فلستینە خاڵی کات تەکە مناڵەکانە فلستین نەکوژێت ئەگەر بنبڕ فلستینی لەسەر گۆی زەمین نەکات ئەو زەربەوە دوێکە فلستین دای لە ئیسرائیل جوبران ناوێتەوە چۆن خەڵکە فلستین دوێکە بە خەڵکە ئیسرائیلیان وت بە ئەوانەی تحت حاکمیەت کۆرپۆریشنە ئیسرائیلین وا خۆیان خونجاندە بوو لە پشتەوەی کە قەومە بەرتەرن حەقیان هەست بە دموکراسی بژین بێن خاکە مردم داگیرکەن چون سەرزەمینە مەوعودە یەهودە حەقیانە پاڵ بەن و ژیانە خۆشێکیان بێت و منیژوو بکەنە پایان و لچ سوورکەن خەڵکە بر فلستین یەک پەیامی بۆ هێنارد ورد و دەرسە گومبەدە ئاسنینتان ئەوەسین و ئێمە ئینسانین مەوجودێکی زیرەکی منعەتف کە ئەتوانێت تەمامە دەسەڵاتەکانە ئێوەی دەور باتوو ئێستا خەڵکە ئیسرائیل حەپەی تێ لە خیابانەکانە وەکو سەگ ترسیاگە ئێستا ئەزانێ گومبەدە ئاسنین داڵدەی نادات ئەزانێ هەر لەحزە ماتەڵە ئیمکانی هە ساروخی با بە دەرقنیۆ وەختی موتۆرسواریەکە وەختی چایی ئەخوا هەروە کە ئەمنیەت بۆ فلستینی نییە بۆ تۆش نییە چۆن ئەکرێتۆ سەروەرویت و مرەفەح چون یەهودیت نەوەیە یەهوەیە کوڕ موسایی چۆن ئەکرێ من لە فەقر مطلق و بێناوی مطلق و زەبر و زەنگ و تەعەدا و تەجاوزە توابم کارێکە فلستینیەکان دوێکە کردیان یەکباری تر لە تاریخە سابەتی کرد نظام سڵتە هەیمنەیەکی بۆش و قابل شکاندنە ئیسرائیل دیعایەی ئێوە نەبوو وڵاتە زلهێزە ڕۆژهەڵاتە نێوە ڕاست نەبوو وا 30 وڵاتە عەرەبی خەسانگە دێ ئەگەر ئەو 30 وڵاتە عەرەبیە گەوادە نظام سڵتەی جەهانی نیەن چۆن مشتێ فلستینی لە کەرتە قەزە دوێکە هەشۆکەیان بەقنیان هاورد چۆن پس ئەمە دەرسێک بوو بە ئێوە ئەوانە تەمامە هیوایان ئەمەسە کە بێژن کارە تێرۆر کارێکی لە ئینزواز و ئەمانە منزەوی ئەوەن خەڵک لیان متنەفر ئەوێ بەرەی خەڵکی پەیاناکەن بەڕاحەتی سەرکوبیانەکەین بۆیە ئەوانە نمونەی داعش و ئیسلامی فاوندامنتاڵە قێزەونە بۆ دروستەکەن ئەوان چی ئەکەن نایەڵن بەرەی خەڵکی ئەو شۆهرەتەی کە ئەمان لە تێرۆر ئەیگرن
عمومی بێت و محبوبیت نایڵ و کارە بکەن بۆیە ئەوان چەپەڵتەرین شێوەیە قێزەون لە کوتانە ڕەوەشت تەرۆر بەکارەوەن. ئەی ئەگەر ئیدەیەک هاتن و ئەگەر ئەم ئیدە بە مانیفێستێکی دروستۆ دابەزین و تۆ نەتوانی وەکو ساواکەشا وا بە مجاهدینە خەلق و چریکای فەدایی وتی خەرابکار تۆ بیانکەی بە خەرابکار بەڵکو ئەون بە ئینسانگەلە بێ ئەخلاق قەهرەمان خەڵک. تەمامە ئەخلاق مەداران و پەرچەمدارانە بەشەریەت وەختێ تیکە فلستینی تیکە ئەکرێ تەجاوز بە ڕۆحی ئەکرێ بە کەرامەتی ئەکرێ بە شەخصیەتی ئەکرێ لە کوێن ئێوە قەحبەکانە دەستگاه نەزامە سڵتە لە کوێن چۆن لە دوێکەوە تا ئیستە حەپتان تێوە دیارە ئیسرائیلیەکانەوە کورواسە عوسمان دەرتێرن و یەهودی بازی دەرتێرن. فکرەکە نەمە ئەیواتۆ نایواتۆ. با یەک چت بزانن ئێوەمانان، یەک قاعدە و ئەسڵ ئەساسی لە شەڕا پێتان بێژم. ئەوەڵەن ڕوانینە بەشەڕ لە مەقولەی سەرکەوتن و شکەستا ڕوانینە غەڵەتێکە. هیچ سەرکەوتنێ لە شەڕا نەگەیشتووە بە سوڵحە هەتاهتایی و ئاشتی هەتاهتایی و هیچ شکستێک مەگەر معدود شکستگەلێک منتهی بووگە بە وێرانیە تەواو. شەڕوا ناخوێنەوە لەم شەڕ ئیسرائیل دۆڕیاکە. ئیسرائیل 1 ملیۆن سۆرتی پەرواز بکات 200,000 تۆن بۆم بخا بەسەر مردمە فلستینە. دۆڕیا لەم شەڕە دۆڕیا. ئیسرائیل بە حیچێ ناتوانێت متمانە بگەڕێنێتەوە ناوە دڵە مردمە کەی خۆی. و لە کنارە ئەوە خەڵکە فلستین ڕواڵەتە پۆشاڵینە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و سەگە پاچەگیری بەناوە کۆرپریشنە ئیسرائیلی دەوڵەتە ئێرانی و تەمامە دەوڵەتە گەوادەکانە منتەقە نیشاندا شکست پەزیرن و ئیمکانە شکستیان هەست و لەبین ئەچێن و قابلە لەبین چوونن. ئێستا سوعالکەن لە گەوادەکانە کوردبازیە پەکەکە و کۆمەڵە و دموکرات و یەکێتی و پارتی. قەحبە باب تۆ بەقەتەر نیوەی کەرتە قەزە لێ نایێ. کەرتە قەزە یەک شارە. ئەزانی پەلامارە قنگێکی هەندا، پەلامارە قودرەتە هەستەیی هەندا. ئیسرائیل گەورەترین هێزە سەربازیە خاوەرمیانە لە تورکیە خەیرە قەویتر. کەرتە قەزە ئەوەنەی ڕانیە ناوێت. ئەی چۆن تۆ ئێوە قمتان کردگەس و بۆ ئاو تەماتە و ئژن وڵات تورکی خواردمانی و ئێران قەپکاوە سەرمانە حەپە و زلە و 200,000 نێرە کەرە مەعاش خوارتانەز بەناوە پێشمەرگە. چۆن بۆ ئەوان ممکنە بۆ ئێوە ممکن نییە؟ قمسی لیکۆنیەکانە کوردبازی بۆ کەوتبنە سەربەرەی جەهانیە تەبلیغ چوون. ئێوە مەردەم نین ئێوە ئێمەی خەڵک نین. هیچ وەخت ئێمەی خەڵک نەبووگەن. ئێوە لە تەی 300 ساڵە ڕابرد و دائیمەن دروست کریابن بۆ ئێمە و ئێمە مستاق بارزە ئەو گۆرانیە بووین. نظامە سڵتە فرەگەرەکیسی بێژێت من شکست ناپەزیرم. ئەما خەیلێ شکست پەزیرە، خەیلێ شکست پەزیرە. ئەوە ئێوەن بە پرۆپاگاندەکانە ناوە تەلەڤیزیۆنتان درۆنتان کردگەسە خوا و سەردەمە درۆنە و شەڕ ناکرێ. جدەن دەخۆ ئیسرائیل قەویترین هەواپەیمای بوو، F-35 بوو. درۆنەکانە ئیسرائیل زۆر بەناوبانگە. ئەوە نییە تورکیای حیز لە ئیسرائیلی گرتگە. ڕۆڵەکانە فلستینی دی چۆن شەڵپەلەقنیان هەڵساندن خودیت. و پەراگلایدەر وەسیلەیە تەفریحی تبدیلیان کرد بە وەسیلەی مەرگ.
تا تۆ هەر پاراگرایدری لە ئاسمان ئیسرائیل ئەوێنی 20 دەحفە خۆ تەرقی. چۆن قەح بە بابەکانە کوردبازی ئێوە هیچ وەخت شەڕت جددیتان نەکرد، چۆن هیچ وەخت دەست جددیتان نەوەشان. ئیسا حاڵیت بوو بۆ بازیەکەی دوێکە جددی بوو، بۆ ئیرادەی مردمە فلستین بوو، بۆ نەمایش نەبوو. ئیسرائیل لە قنگە خۆی نەداوە، ئیسرائیل تڕۆ بوو هەتاهەتایە. ئەو شکستەی دوێکە ئیسرائیل خواردی جبرانە یەومە کیپور و شەڕەکەی 6 ڕۆژەی عەرەب و فلستینی ئیسرائیلی کرد. یەک ئەرتەشە گەوادە عەرەبی نەیتوانی بستێ خاک لە ئیسرائیل بسێنێت. ئیسرائیل نیوەی وڵاتەکانیانی داگیر کرد. دوێکە ڕۆڵەکانە فلستین 60 کیلومتر چوونە ناوە ئەم قەخاکە ئیسرائیل، گرتیان، خاکیان لێگرت. لە تەل ئەبیبەوە زرمەی لە قنیان هەڵساند. دەتۆ ئیسرائیل فکرەکەی بەچیوە دروست دەکاتەوە، بەچی وعدە ئەدا بە جوولەکە لە سەراسەر دنیا مۆبالایستی کابیوە لەوێ داینێ بەسەر زەمینە داگیر کراوە. بەچی باگیانەکە، بەچی تەمینی ئەمنیەتیانەکە، بە سەپەڕ ئاسنی وا دوێکە لە کاریان خست. بەچی بە ئەرتەشە شکست ناپەزیرە ئیسرائیل ئاگاد لێبوو وەکو قاح بە هەڵهاتن. بە ورد و درسە ئیسرائیل وا ئاموزشە نظامی دیگە و شەڕەکە وەکو گەوا دوێکە هەڵاهاتن گشتیان کە گۆپاڵە خەڵک دەرهات دەخیزی میری گەورەی تر نامێنێ فیزی. ئەمە هەمان قدرەتە پوشاڵی یاڵەتە متحدەی ئەمریکا و ئینگلیس و تورکیە و ئێرانە. کێ لەی خەڵکە ئێمە پوزیشنی دروست کردگە؟ کێ حرەکەت نەکردگەیژە شکستی خوارگە؟ ئاگام لێبوو کۆمەڵی فاسدە لە پوزیشن قرار گرتگە خەڵک لەوگە دوێکەیان و ئەم شەڕە چ دەرئەنجامێکی ئەسەر کوشتاری لێکەوێتەوە. ئەی تەسلیم بوون چ دەرئەنجامێکی ئەس حیزێتی هێوە نەبوو. دوێکە تەسویرە ئیسرائیل شتیا من ئەمڕۆ لە پشتە قسەکانە ئەوان گرمەی دەنگم تێت. ئەوە نەتیجە چ بوو؟ ئەوە دەستکەوت نەبوو. چی بە تۆ ئێژێ دەستکەوت؟ حیزە حیزکەر ئەوەی کە تۆ 20 ساڵی تر هەناسە بکێشی لەژێر تەعەدا چون خود گرکە بە تەعەدا. تۆ بە چی ئێژی دەستکەوت؟ تۆ ئەسڵەن تەوانە ناسینە دەستکەوتت هەست؟ ئەزانی دەستکەوت یعنی چی؟ دەستکەوت یعنی ئەوەی کە تۆ چهرەیە شکست ناپەزیرە، کەسانێکە لە ڕووبەرە عمومی و خۆیان شکست ناپەزیر نیشان ئەدەن بشکێنیت و بێژی شکست پەزیرە. ئیسرائیل قابلە شکستە، ئەمریکا قابلە شکستە، ها تاڵەبان شکستیدا. ئەها لەقەبە Graveyard of Empires لەقەبە دروستێکە بە پەق ئەفغانستانیان داگە. ئەها کاورای ئەفغانی بە جووتێ لەعلۆ بە دەرپەیەکی گوشا و 10 متر پارچە و بەتانیۆ بە سەرهەنگەکەی ئێران و بە تیمسارەکەی ئێرانی ئەوت ئەگرا 2 سانتیمتر وا لە ناو خاک ئەفغانستانە بڕۆ دواوە ناڕۆیتە دواوە جەنگ میکنی. باوەڕ کە 50 مەخزنی نەدابوو لە خۆی، جلەقەی زد و گلولە و درعی نەدابوو لە خۆی. دانێ ئەفغانی بوو 2 متر دەستارەکەی سەری بوو، کڵاو دەسماڵەکەی 10 متر پەتووی لە خۆی پێچا بوو و تیمسارێکی ئێرانی ئەیوت جەنگ میکنی. ئیتر نێو ئێران درۆنی هەسوو زلی حیزە و فرە گەورە زوو براڕۆ ئەما خوات و هەچێکمان بۆ نایەڵێت و دەربەدەر ئەوین و متوجه بوون. و ئەما بابێ مەسەرە وەزعیەتە ئەقلیمە کوردستان، فاسدانە ئەقلیمی، کۆنگرەیە پەنجیەکان، ئەحزابە نامەشروع بەرساختە لە گەماڕۆی ئەم سەرزەمینە ئێمە. ئەوەی وا من ئەمڕۆ لێم دا مانیفێستی مردم بوون بوو، ئەوەی ئەم جەهانە تەعریفەکات و ئێمەین. 5مین تئۆریزەکردنە مەفهومە ئازادی ئێمەین.
مشروعيت بكارك دين مشروعيت بكارك نادين حماية إيمن لمردم فلسطين حماية مبارزان آزادي لبرامبر الجهان انقيادو إما بسمو من خو من دفاع مالي كرقا إما إجين كوي مشروعنية إما نلا أدبيات تشب استفادة من كرقا نلا أدبيات سلطة جهانية تيروريستو ليبرال استفادة من كرقا إما نلا أدبيات أديان إبراهيمية كفار وفرشتگان استفادة من كردگا إما لأدبيات كردية خوان استفادة من كردگا هر آزاديار لم جهانه لبرامبر نظام انقيادة أويسيد بحر شي وروشيك تاريكا يشكينيد ظلمات أشكينيد لإيمس لجنس إيمس وإيما بال بشتيوين وأما جروب سازي لخلق كار نظام السلطاس أي چونه وقتی شکستکان تیتو ارعابکان تی کورا أبي بحماس إسلامي ببخشن أبي بخلق فلسطين عرب بلا ما چون وقتی سرکوتن تید أي نوسن بحثا و گروپێکی دوا کەوتک بۆ ئاکەن بۆ لە هەر کوێیەکە شکستێ بوێت ئژن کوردها شکستیان خوارد کوردها دۆڕیان کوردها دوا کەوتگن بەڵام لە هەر کوێیەکە دەستکەوتی بچووک دەستکەوێ پەکەکە دەستکەوتی وە دەستهاورد ئەی بۆ لەگرایتر کوردها نەبوون دەئیستە ئیسرائیل بە بەهانەی چی خەریکە کەرتە غەزا کوتێت بە بەهانەی حەماس یا خەریکە بۆ مخاتە سەر مەردەم فلستین لەزا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هیچ وەک ناوە سەکت و فەرقە نایێریت ناوە مەردەم تێریت حتا بەیانی وڵاتە متحدەی ئەمریکا بێژی حەماس ئێمە ئێژین خەڵکە فلستین ئەوەی هەر باوەڕی توانی گەسی ئەسڵحە باتە دەستیانەوە بەو ئیمانە بڕۆن ئەو سنوورە ببەزێنن و بڕۆنە پێشەوە ئەوە باوەڕێکە ئەوان ئەبزوێنیت مادام وێسیاگن لە بەرامبەریانە دەستیان خۆشوێت و ئەمما چی اتفاقی کەوتکە لەسەر زەمینە ئێمە لەسەر زەمینە ئێمە خەڵک حتا لە گۆرانیە فولکلۆر خۆی تێنەگەیگە و درۆ ئێژین خەڵک کەس نازانێ خەڵک کێس خەڵک ئامەسەوە ئەم گۆرانیە ئێژێتی ئەگەر جارێکی تر خۆت لەم گۆرانیە دیوە ئەو جا من ئیدامە دەم ئەمانەی کە لەم گۆرانیە مستاقیانە ئەتوانن چی بکەن أغاني بها تنبيه ملامي زكاة
تۆ قابل بە کوڕە ئاغای چی و لەو سەگ بابەی داوە ئەمە قابلە بە کوڕەکانە مەسعودە کوڕەکانە عەلیە خامنەئیە ئەمە قابلە بە کوڕەکانە جەلالە بە کوڕەکانە نوری مالکیە بە کوڕەکان ئوردوغانە چیت لەو مردمە سەگ بابەی داوە حەدی چیە وا فکر کاتەوە کە ڕەفاهی گەرەکە گەورەی گەرەکە حەدی چیە ببێ بە گۆرانیە سەرزارە کەنیشکەکان حەدی چیە بوێ بە قەهرەمان با بوێتۆ حیز با بوێتۆ پاڵکەوتک با بوێتۆ شاعرێکی سپێوەن با بوێتۆ ئەدیبێکی گاندەر بەریدەن حەدی چیە بیر لە دەسەڵات بکاتەوە حەدی چیە ئەوان یەکێتین ئەوان پارتین ئەوان حیزبی جمهوری ئیسلامین ئەوان دەسەڵات و قدرتە ئێرانیە تەداوم پەیاکردگە 2500 ساڵن ئەوان تورکانە بەچکە ڕەعیەتە بەچکە مغولە بەچکە غوڵام بەچەی حرمە خەڵوەتە خەلیفە بووگن داگیانەوە خەلیفە حەق خۆیانە میرات هەڵگر عوسمانی بن گەورەن تۆ کوڕەکێی خۆ تۆ ئاغانی دەهاتە بێت مەلانیت زەکاتە بێت عەجەم نیت سەواتە بێ شێخ نیت کەراماتە بێ کورد نیت دموکراتە بێ تۆکی تۆ کامیانی ئەسڵەن ئێوە فکرتان کردبوو بەمەی کە ئێمەکەین ئەسڵەن فکرتان کردبوو تۆیژیەوە ترۆر و حەملەکەین ئەو کوژین بۆ مەگەرەم زیندگیە چێژێکیشی تیا ماگەسۆ بێجگە لە چێژە مەرگ ئەمان کوژین ئەوەی لەقنی خۆمیاگە خوەتی نەمن من وامناوە ترۆر و ڕعب و سەرکوب و تەهدید و خۆسانسۆرکردن و تەعەدا و تەجاوزە ئەوەی ئەمڕۆ بنەقنی هەڕۆڵوگە ئەترسێت شەو مەسی پێ ناکرێ لە باوەشە ژنەکەیە تۆ ئەمڕۆ ئەترسی هاتکی بێژی ئستقرارمان هەز ئەمنیەتمان هەز ناو بانگمان هەز لاوە با نەشێوێ با بشێوێ لە فەزایەکا کە بشێوی تازە ئێمە وە دەرەکەوین خازگیۆ واپێ حکوومەتە ئەقلیمە کوردستان ئەدەیەکی کەم دروست حرەکەت بکا بە مەتنە ئینقلابی و بەکارت دروست تەمام ئەوانەی وا شێخ نەبوون کەراماتیان بێت و مەلان نەبوون زەکاتیان بوێت تەمام ئەم حیزانە وانە پۆزیشنە لە ئێمەی خەڵک خۆیان وە گەورەتر ئەزانن ئێمە بە قەوڵە ئەوان ئەو سەگبابەین وا لە لەختەیە دووما بوو بە چەتە بەڵام ئێمە ئەوینۆ ئینقلابی با بزانی ئێمە بە قیاسە بە پێشمەرگە و ئەرتەشە تورکیە و ئەرتەشە ئێران هیچێکمان نییە لە دەستی بین بەڵام ئەوان فرشتیان هەزل دەستی بن خانەیە سازمانی حقوقە ملیۆنی قنگە لووس خانەوادەیە ئارام ئەنگەڵانە جامعە خوێڕیەکانە پێشمەرگەیە تۆ بن دیوارانە و مەعاشیان هەست لە دەستی بن ئێمە هیچێکمان نییە لە دەستی بین بێنا و گومنامە لەم دنیایە شەڕە ئێمەکردن خەیلە شەڕە خەتەرناکێکە بۆ ئێوە ئێرادەیە گەل لە ڕووسیا ئەوەڵین کارێکە کردی خۆی بە ملیۆنها ڕووسی ناساند دوو بە نهزەتێکی جیهانیە ئیجاد ڕعب لە دڵە دەسەڵاتداران دروست بوو تا ئانارشیستەکانە ئەمریکا لە 1881 تا 1901 ڕئیس جمهورەکانە ئەمریکا تێرۆرکەن ئانارشیستەکان ئەمریکا ئەها ئیستەوە سەیارەی درعتێنە خیاوان شیشە ڕەش بۆ قنە بۆ گەنتان 2000 نەفەر نۆکەر و چڵکاو خۆردائەنێن زرمە لە قنتان هەڵنەسێ ئەها تۆ دائیمەن وایتە ناوت ترسا و فکرەکەی بە سەیارەی دەرعەزە دوگولولە و هێزە حیزە پێشمەرگە خۆتە پاراسکە وەلێ هەر مەردمێک وەکو ئەوەی کە ئاغا نییە و
شيخ نية وديمقراط نية مترصد فرصتك ليت بدات وليت دات يولى الرجع أول وتكتانا دا صلاة بفاس حدد شي أخوتي نزيقنا كيتو دا صلاة لياقتي بكرة آغاز حدد شي أي أجر إدي وكو أمي وتي بيغمر نجاة بيت بيدا بيوتشيا كان أي أجر أو إلهام بخشي ديوك خلق فلسطين كرديان للشكان حيمنية نظام الجودو كريستيانتي والسقا باتشاجيريان كوربريشن إسرائيلي بردوام بيت شي كان قال كومتان كردقا بيهودي بازي ولا وبان نشوي تو حزب صلحكين صلحكي كشي اتفاقي بكوي خلاقية الدركوي الرفاه الدركوي قوري دركوي سبي وانتو لم دنيا حر دياريت وانا ناو التايتلا كانها دكتور وبروفيسور وسيرو لوردو دوكو دوشيزو شيخ موجودة بقزاو آغاو آغازاو أما أنا موجودني تو حتى على مرتبية أشرافيتها موجودني بوي وردو درست أنا كي شيخك تان شسبانغ سوق نتانو لحيش يوم دنيا موجودين تو فكرك اي بجلسي سر كردايتيت بحيزة حيزي والد باشان بالا داقس وبود أروات سرو واقعا يا أواني سر الرش بويا أنا جيت سرو انحسار كل بازي لدس إيواب ويسو بولتان هزي وين برو أي أقر بولا كمان ليتان سنجي وزبر الشاق أي أجر أو قنسي كونياني دورو بر كونيان كنبو بفي شكجي فكرك خلق سليماني ولا بشتتو آيا ولا بشتيما فكرك شي ما بيكي لمرقة ما ترسيني واقعا فكرك لو ترسين خلق ليمان بترسي أهم من سبب قورانية مشروعية مدابة خومان أو قورانية صال هاي صالة خلق تكرارية كاتو تو فكرك شارة مثل منكي فكرك دسكاها بروباغاندات أتواني لم قيافي منه شيطان دروس كات واقعا وافكرك إيه ولا قلدو جمن واقعية وبرون هوقنوها خديت إما برامبر بدنيا نزر من هسو باكش من لكزنية هاي الله المتحدة أمريكا خويكا وجيل لي إما تاكي خويكا تجيل تا أو خويكاتو جيل من خوين تكو تك إيوة مباح كردقة جابي سوى ديارو وقت كوتنا التراتين ودس خلقو وقرأو آقر مليتان هالساند وأو شر الجهاني مبل عليتان هالساند لقلت نوي سرتايا وقت أفهميتك يا ترفي وقت أفهمي أصلحية الترور هندستونية فقدت ناتواني بإيجاد الرعب ووحشة إدامة بي رعب ووحشة تاخم جيانا قشتتان ويخم توا وأمر دمتانا دي كما آقر نتواني بخيابانا بريتوريوا قسيز الكي أمنيتي نبتي هداني شيت تو فكرة كي بقستر ذكردن الجبهية سركوبة بناو تختخاو أتوانيت أم سلطنة الرعب تا إدامة بي من أم سلطنة الرعب تا أشكينم والتهديد تا تختخاوة أوام تكو تكتان قورترين إمبراطوران تاريخ بدس أقوام قمنام لبين شوقن بابزاني من الآخر نام إشارة بيكردك لو جيجا أخوي واحد وقت فكرة ناكرت ها قوادة كان إسرائيلي فكريان ناكر كرت قزي قمارو درياق ليان درشيت كرت قزا ونسا مصر عظيم الشأن نبو وا 4000 تانكي هس وا 3000 هواپیمای شکاری هس بینی لخوی او هواپیمانه مصر ارتشکیشی بو او خاصه کولکولان بکن تکی یکتریا آگار لرول قارمانکانی فلسطین بو چون قن إسرائيل وأمريكا دوكا هجاند
جابێسەوە دیارە قنگە عەلیە خامنەیی، قنگە ئۆردۆغان، قنگە حکوومەتە نۆکەرە گەوادەکەی ئیقلیم، بێسەوە دیارە قنگاوانەوە. متوەجێ بووی؟ ئێستا زانیت ئیسرائیل ناتوانێ ئەو شکستە وادیوە کە خواردی بێریتیوە لەبەرەوەی خەڵکەکەی تۆقاوە. بە هیچ ناتوانێ و متمانە بێریت و بە هیچ لایەوە خۆش.